جیهانی شادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ڕادەماڵی بێداری هەرموو جیهانی شادی ژن ژیان ئازادی ژن ژیان سەربەستی دنیا مەرگت بەپەستی بۆی کۆنا پەرستی ژن ژیان سەربەستی ژن ژیان سەربەستی ژن ژیان ڕزگاری کۆمەڵگەی کوردەواری بۆ خۆشەویستی یاری ژن ژیان ڕزگاری ژن ژیان ڕزگاری ژن ژیان ئازادی ڕادەماڵی بێدادی هەرموو جیهانی شادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گرمی ئەمەتان پێشکەش بێت. خوشحاڵین کە لە ڕێگای بەرنامەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گرمی ئێوەی خۆشەویستین. لە بەرنامەکانی ڕاستەوخۆ هەروەک ڕۆژانی پێشوو هەوڵ دەدەین لێکتانەوەمان هەبێت لەسەر بارودۆخی ئەمڕۆی ئێران و کوردستان و تایبەتی قیامی ژینە. ئەمڕۆ شەمبەیە 26 سەرماوەز نزیک 3 مانگ بەسەر قیامی ژینە تێدەپەڕێ. لە ماوەی ئەم 3 مانگەدا جۆش و خرۆشی خەڵک، ناڕەزایەتی خەڵک، خۆپیشاندانەکانی جەماوەر لەگەڵ سەرکوت و سەرکوب و ئەشکەنجە و تەنانەت ئیعدامی کاربەدەستانی کۆماری ئیسلامی ڕووبەڕوو بۆتەوە. هەروەک ئاگادارم وەک ڕۆژانی پێشوو بەرنامەکەمان ڕاستەوخۆیە. ئێوەی خۆشەویست دەتوانن لە ڕێگای دوو ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 یاکو 2045 716 45 024 لە ڕێگای تەلەگرام و واتسئاپ پەیوەندیمان پێوە بگرن، پرسیارەکانتان بنێرن بۆمان یا ڕاو بۆچوونی خۆتان ڕوبەڕووی میوانی بەرنامەکانمان بکەنەوە. هەوکات ئەم بەرنامە بە شێوەی ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵە میدیا نێتوۆرک بڵاو بێتەوە. ئێوەی خۆشەویستی دەتوانن لە ڕێگای ئەو ئەکاونتەوە بێن هەم بەرنامەکە ببینن، هەم ئەگەر پرسیارێک یا تێبینیەکتان هەبوو لەو ڕێگاشەوە بۆ ئێمەی بەڕێ بکەن. ئێمە زۆر ناچینە سەر ڕووداوەکانی ئەمڕۆی ئێران، چونکە هاوڕێیانم لە بەشی هەواڵی کۆمەڵە تا ئەندازەیەکی زۆر هەواڵەکانیان پێشکەشەوە کردووە و ڕووداوەکانیان باس کردووە. ڕاستەوخۆ ئەچینە لای دوو میوانی خۆشەویستی بەرنامەکەمان، کاک هێمنی سەییدی ڕۆژنامەوان و هەڵسوڕاوی سیاسی و کاک محەممەدی خاکی هەڵسوڕا و سیاسی و ئەویش هەر لە بەشی ڕۆژنامەوانی ئەکتیڤ. هەردوو میوانی خۆشەویست بەخێر بێن. کاک هێمن، کاک محەممەدی خاکی زۆر سپاس بۆی کە قبولی زەحمەتتان کرد لەم بەرنامە بەشدار بوون. کاک هێمن لە خزمەتتان. زۆر سپاس. منی سڵاو هەیە بۆ ئێوە و بۆ کاک محەممەد و هەروەها بۆ بینەرانی کۆمەڵە تیوی. سپاس. کاک محەممەد زۆر سپاسدان دەکەم کە خۆیان سڵاو هەیە بۆ کاک هێمنی عەزیز بۆ بینەرانی بەڕێستە لە خزمەت. زۆر سپاس. کاک محەممەد تۆزێک مایکەکەی جەنابەت پێم وابێت تەڕازیتێکی لەسەرە دەنگ ئەداتەوە. ئەگەر ئەو کات پرسیارێک ئالاسەی کاتێنەکەم توانم ئەو کێشەیە چارەسەر بکەم. کۆماری ئیسلامی بە وەک دەستپێک ئەمە باس بکەم، چونکە پرسیاری زۆریەک لە بینەرانمان بووە پێشتریش. ئێمە ئاراسەی چەند میوانێکمان کردەوە، هەوڵمانداوە خۆشمان وەڵامی پێ بدەینەوە، بەڵام حەزم کرددانم ڕاگۆچوونی جەنابەت لەسەر ئەمە چییە. ئاگاداریت کە لە کۆمیسیۆنی پێگەی ژنان لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وە دەرنا کۆماری ئیسلامیان دەرکرد.
ئەمە هەنگاوی جگەلەوەی کە هەنگاوێکی سمبولیکە و ئاعترازێکی نێونەتەوەیە بەرامبەر جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە مافی ژنان. پێت وایە ئەمە هەنگاوێک بێت بۆی کە کۆماری ئیسلامی لە باقی ڕێکخراوەکانی تر و نهادە نێونەتەوەیەکانی تر دەرکرێت؟ بەڵێ هەروژێ ئیشارەتان پێکرد ئەم ڕووداوە هەم سیمبولیک بوو هەم گرنگ بوو هەم پەیوەندیدار بوو بە بزوتنەوەکەوەی کە لە ئێرانە بزوتنەوەیەک لە ئارادایە زیاتر لە 3 مانگە و محوەری ئەم بزوتنەوەی ژنە وە دەرنانی کۆماری ئیسلامی لەو ڕێکخراوی لەو کومیتەی پێگەی ژنی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان هەم سیمبولیک بوو هەم گرنگ بوو. ڕێکخراوە نێو نەتەوەیەکان کە لە هەمان بەرزتر نەتەوەی یەکگرتوەکانە دوێنێکە لە کۆڕی گشتی نەتەوەی یەکگرتوەکان لەوێش ئێران زۆر بە توندی محکوم کرا واتە نۆنەرانی زۆرینەی وڵاتانی جیهان کۆماری ئیسلامیان بوو بەنسبەت مۆزوعی پێشلکردنی مافی مرۆڤ محکوم کرد. ئەوەی کە لە باقی ڕێکخراوەکانی دیکە بێتە دەرێت کۆماری ئیسلامی لە زۆر ڕێکخراوی دیکەدا نییە لە ڕێکخراو هاوپەیمانی دوولایەنی و چەند لایەنەکاندا نییە دەمێنێتەوە هەر خوری ئەوەی کە ئەندامی نەتەوەی یەکگرتوەکانە وە دەرنانی لە نەتەوەی یەکگرتوەکان کارێکی زەحمەتە لەبەرەوەی کە ئەو مۆزوع دەچێتە ئەنجومەنی ئاسایش لە ئەنجومەنی ئاسایش احتیمالی هەیە لەوێ چین و رووسیا ڤێتۆی بکەن. بەڵام هەر هەتا ئێستاش هەر ئەوەی کە ئەو مۆزوع مەترحە هەر ئەوەی کە دنیا دیتی کە کۆماری ئیسلامی چ پێگەیەکی دژە ئینسانی و نەئەخلاقی هەیە سەرباکەوەی کە دەهەوێت خۆی حکوومەتێکی زۆر ئەخلاق محور بە جیهان بناسێنێ بەڵام دەبینی زۆرینەی ئەندامانی جیهان هەڵوێز دەگرن بەجێ چ ئەو کاتێک کە دەریان کرد چ ئەو کاتێک کە وەکو دوێنێ بڕیاری محکومیەتیاندا هەروەی کەسا باسەوەی دەکرێت من خۆشحاڵیش دەبم بچێتە شورای ئەمنیەت ولی ئەنجومەن ئاسایشیش بێتە بەرباز جا قەیناکە با رووسیا یا چین ڤێتۆی بکات بەڵام هەرەوەی کە مۆزوعی وەدەرنانی کۆماری ئیسلامی ببێتە باسی سەرەکی کۆڕ و کۆبوونەوەکانی جیهانی ئەوە بخۆی دەستکەوتێکی زۆر گرنگە بۆ کۆماری ئیسلامی زەرێکی زۆر گەورەیە هەر بۆیە دەست و پەیوەندەکانی زۆران پێ ناخۆشە زۆران حەوللا کە نەگاتەوە مەرحەلەی زۆریان لۆبیگەری کرد کە لەو کومیتەیدا بمێنەوە و بەخۆشیەوە سەرکەوتوو نەبوون بۆیە احتمالی هەیە بەڕەوڕووی کێشەی گەورەترش بێتەوە بەڵام شاید لەو قۆناغی ئێستادا وەکو نمونەیەکی بەرجەستەکە مەسەڵەن ئەفریقای جنوبی بوو کە دەکرێت بڵێن تاقە وڵاتێک بوو کە ئەندامی نەتەوەی گرتوەکان بوو لە سەردەمی ئاپارتایدا دوای دەرکرا شاید نەگاتەوە قۆناغا بەڵام دەگاتە ئاخر قۆناغی بێ ئابڕووکردنی سیاسی. سپاس کاگە محەممەد کۆماری ئیسلامی لە بواری ئەشکنجە و ئەعدام و زیندانیکردن بە تایبەت بەچی ئەعدام هەست دەکرێت تاکتیک و سیاسەتەکانی گۆڕاوە دوان ئەعدامەکات و دوان ئەڕفێنێت بۆ جاریش هاتە چەمەوە ئەمە هەواڵێکە سەحەت و سقمەکەی لە زمانی خەڵکەوە وتراوە و راپۆرتەکان وەکو بە ئێمە گەیشتووە بە زۆرێک لە هەواڵێرەکانی دنیاش گەیشتووە کە کەسانی ئەجێر ئەشکەنجان گیانیان لەدەستاوە و دوایش تەرمەکانیان فرۆدراوەتە ناو بەشەکانەوە. کۆماری ئیسلامی خەریکی شاردنەوەی جەنایەتەکانیەتی تگەلەوەی کە ئەوێ فەزایەکی ڕۆڵی وەخشە پرسکا وەکو کۆن ئەم تاکتیکە تازەی کۆماری ئیسلامی چۆنە؟ کاکاکۆ مەسەلەی ئێعدامکردن لە شەرایەتی ئێستا ئاسان نییە بۆ کۆماری ئیسلامی ئەو هەرچەند حکوومەتێکی زۆر درەندەیە و هیچ باەخێک بۆ یاسانێ و دەوڵەتیەکان و بۆ مافی مرۆڤ دانانێت بەڵام تەواوی چاوی خەڵکی دنیا تەواوی میدیای دنیا ئەو ڕێکخراوە بە ئێسڵا ئینسان دۆستانە لەسەر ئێرانە ئەوەیە نەتەنها ئێران زۆر وڵاتی دیکتاتۆری پێشتریش هەر لە دەوروبەرە مەسەلەن تورکیە یا شوێنەکانی تر هەرچەند ئێعدامیان بوو لە سەردەمێکەوەنەلان تورکیە نیە تێرەکی هەڵی گێڕێتەوە بەڵام بەجیا خەڵکیان بەدزیەوە بە شێوەهای تر خەڵکیان ئەپۆشت هەر کۆماری ئیسلامیش بۆ خۆی پێشتر رابطە لەگەڵ نووسەرانی ئێرانە لە رابطە لەگەڵ هونەرمەندانی ئێرانە یا بەعزە تیرۆرهایەکی ئەی کرد لە دەرەوەی وڵات قەت نەیکوت من وانە
الآن بري خبر هي بري دنگو هي وأنا كخلق أكوجي وأي خات حتى على كردستان من خبر بيستوى كمعلومية شنك راس بي أنا بلام خبري كيوا هي كشبك قايق كان سباي باستاران لبوكان لسدي بوكان بتاريخي روشتن شتيان خصوصا ناو شومكا وخلق اللي بون هركان بو حتى أكسي اللي بقدن وقت شوقة كدردي أي كوجين لو أنا أو خبريش كأورو بلاو بوتو دويلو أورو بلاو بوتو دكتوريان كبشتوى بداخل ولا شومي كارونا بلاويان كبتو أنا برحل إعدام بو حكومتي إسلامي جرانا آسان نية أو ريقا هاي تريش أقريتا بل جات شي تيرور بي شي كشتن بي أما هر دريجي أو سياستي إعدامية بلام هركتي هزيني بوي نبيت نيجن إعداميان كرد بيكو جيت لناوي ببات همو بلايك بسريا بيري حتى لزندان خبران بو نوع الدوايان في بين الدروا يا خويا كوجن يا تحت تأثيري أو دوات يابشن بهرحال أو هركتي بشك لو جنايتاني دا شاري من تموانية بأساني ويتشتسر بس تاكتيكي هو هيك جنايتكان لقلوي جنايتكان وداش شاري بله يك تمام بوهاتو نسيتي حزكين محبت برسياري كترم دانا بو بلان با ام برسياري جلكاك هم برسمال زور يقلن وينركان ولاتاني بتابد ألمان والسويد وتوانا أبينا كفيلي سياسي أو إعدام كراوانا أو شون أو شنك باري حقوقي هي باري حقوقي كي جاران نبو إصلا لو بولاو باري حقوقي شي لبي جار زياتر باري سياسي هبو وقرنجي بيدان أو إيكا زنداني كينا ناصراو لشاري كي بتشوقي على شاري قوري لزنداني كي بدنوي كوماري إسلامي إصلا كصايتي كي روجاوایی سیاست مدار که دستی به مدیا را دگر دستریبونی هیا دشمن تنانت لشونی گشتی دستی به مدیای مس مدیای سرکی را دگر بحث کردن کیت هر وی که بگوترا که من کفالتی فلان زندانی باسو گفتو او بخوی دستکوتی که گوره بو و گرینگی به جگی و زخف شارکی مضاعف بو لسر کماری اسلامی و گرینگی به او زندانی دکرا اما اصاب خوشی و جیل بعد سیاستی بودی حقوقی پیدا کرد براستی هرچجوری که بینره تا پرسیاری کنه چون اگر اگادر بن ما ویگل موبر کمیته کی حقیقتیاب بریار داد مزرید بچانی ویستی کماری اسلامی او کمیته ارکیه وی که زانیاری کو کاتو لسر زندانیکانی کماری اسلامی لسر نمونەکانی پێشەلکاری مافی مرۆڤ دەی شاید ئەو کمیتەیە ڕاستەوخۆ دەستی بە زیندانێک ڕانەگا یا ڕەدەستی بە وەکیلێک لە ناوخۆی وڵات ڕانەگا بەڵام کاتێک ئەندام پارلمانی وڵاتێکی ڕۆژاوایی کەسایەتێکی ناسرا و کەفالەتی باسوو دەگرێت ئەو بەردەوام زانیاری کۆرەکاتەوە لەسەر ئەو زیندانی سیاسیە بەردەوام لەگەڵ مێدیەکان قسە دەکا ڕاستەوخۆ دەتوانێت لەو کمیتەی حەقیقەتیابە بەشداری بکات بۆیە بە بڕۆی من ئێستا ئەو هەنگاوی ئەوەی کە هەندێک لە نۆدەرانی پارلمانەکانی ئوروپایی کەسایەتێ ناودارەکانی ئوروپایی کەفالەتی زیندانیانی سیاسی باسوو دەگرن ڕووداوێکی گرینگە هەم دەستکەوتی سیاسی دەبێت هەم بۆ دەبێت کە وەکو ئامرازێکی حقوقی بەدژی کۆماری ئیسلامی یا بۆ پاراستنی ژیانی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلجیانە تێبگەن فەرهەنگی من ئەی ئەوانەی ساڵەهایە دێنە مەرگ و جەنگی من بەرخۆدانی گەلجیانە تێبگەن فەرهەنگی من چینەماکێتان بە حاڵێم بۆ ئەوەی بێت توێمەوە چینەماکێتان بە حاڵێم بۆ
بۆ ئەوەی بێت توێمەوە هەر دەژیم و هەر لە پێش و چاکتریشدا ڕوێمەوە هەر دەژیم و هەر لە پێش و چاکتریشدا ڕوێمەوە. کاکێمە زۆر داوای لێبوردنەکەم کێشەیەکی تەکنیکیمان بواتە پێش بۆیە کە بەرنامەکە ڕاستەخۆی و لە هاوڕێیان مەجبور بوون بۆ لەحزەیەک دەنگی تۆ بڕن. وتر لەم هەلو مەرجەیە پاش ئەوەی کە ئەم کمیتێ حقیقەتیا بۆ شتە دروست بووە ئێستا باری حقوقیشی هەیە. بەڵێ منش قسەکەیان تقریبا تەواو دەبوو هەرەوەم ڕێزارسکەن کە ئێستا و مۆزوع هەم گرنگی سیاسی کە جاران هەیبوو هەیەی زایدەن گرنگی حقوقیشی پێدا کردو و دەتوانێت ڕێگایەکی باش بێت بۆی کە یارمەتیە و کمیتێ حقیقەتیا بدات و فشارێکی مزاعف بخاتە سەر کۆماری ئیسلامی. زۆر باشە. ئێستا ئەو پرسیارێک کە خۆمدام نابوو لەتان پرسم کۆماری ئیسلامی لە سەرەتاوە بە شێوەیەک حاڵەتی دفاعی لە بەرامبەر اعتراضات و ناڕەزایەتیەکانی سەر شەقام گرتبوو. ئێستا خەریکی هێرشکردنە سەر خەڵکە بۆ نمونە مستەفای پورسەلی مەڵێ ماوەی محاکمە و ئەعدامیەکان زۆر درێژە ئەبێ کورتیکەینەوە. عەلەمە الهودا ئەحمەی خاتەمی بە شێوەیەک تەعەڕوزەکەنە سەر خەڵک یعنی حاڵەتێکی تەعەڕوزیان لە ئەدەبیات و لە قسەکردنەکانیان پیا کردووە. بۆ کارەکەی چییە؟ تەوازۆنی خەڵکە یا دەسەڵات پێی وایە لەم سەرکوبگەریەیە موفق بووە؟ من لەگەڵ بەشی دووەمەکەی موافقم ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێستا گاردێکی حملەیە گرتووە و هاتووە هێرش دەکا بەڵام بۆ بەشی یەکەمەکەی نا من زیاتر پێم وایە لە قۆناغیەکەمدا کۆماری ئیسلامی ویستیم حرەکەتەی خەڵکی ئیگنۆر بکە ئێحمالی بکە. ئەگەر بیرتان بێت 10 ڕۆژ بوو 15 ڕۆژش بوو ئەو مۆزوع ڕوویدا بوو خامنەیە کە بۆ هەر شتێکی گرنگ دێتە سەرخەت هەر ئیشارەشی پێ نەدەکرد تەنانەت دەهات وتاری پێشکەش دەکرد بەڵام باسی ئەو مۆزوعی نەدەکرد دەچوت سەردانی دام و دەستگای حکوومەتی دەکرد و نەبوو کە هیچ شتێک ڕوو نەداوە. لە قۆناغی دووهەمدا مەسخەرەیان دەکرد سوکایەتیان بە حرەکەتەکە دەکرد بە چاوێکی بەڕێزیەوە تماشایان دەکرد. ئێستا گەیشتونەتە مەرحەلەی هێرشکردن. من پێم وایە کۆماری ئیسلامی بەڕاستی پێی وا بوو لە قۆناغی یەکەم و دووەمەکەدا تەواو دەبێت ناگاتە قۆناغی سێهەم. پێی وا بوو ئەو شتێکە حرەکەتێکە و نهایەتەن وەکەوەی 96 یان 98 کە دیتمان مەسەلەن تایمەکەی حوتویەک بوو 10 ڕۆژ بوو لە تایمێکی بینی 5 ڕۆژ تا 10 ڕۆژ بۆیە قۆناغی یەکەم پیان وا بوو ئەو شتە زوو تەواو دەبێت. لە مەرحەلەی دووهەمدا ویستیان کە سوکایەتی پێ بکەن هاوکات کە خەڵکیشان دەگرت سەرکوتیان دەکرد بەڵام دەیانویست بە چاوێکی سووکەوە تماشای بکەن. ئێستا گەیشتونەتەوە قۆناغی کە نادەبێ هێرش بکەن. ئەو هێرشە ئەسخەزان لە دەسەڵاتی وان نییە لەوەیە کە نانتوانی بە قۆناغی یەکەم و دووەم چارەسەری بکەن. کۆماری ئیسلامی خۆی بۆ دانەنا بوو ئەلانەکانی بێنێ خەڵکی بکوژێ ئێدام بکە لەسەر شەخامان ئێرامی ئەلەنی بکە لە قۆناغێکەکە پێویستی بە بیڕای گشتیە هەم لە ناوخۆی وڵات هەم لە جیهاندا هەم لە ناوچەدا کەواتە لە ناچاری گەیشتەوە قۆناغا. من پێم وانییە کە باڵانسی هێستێک چوو بێت پێم وانییە کە کۆماری ئیسلامی وەکو لە مەوزەی قودرەتەوە هات بێت هێرشی کرد بێت. من پێم وایە هێرشەکانی کۆماری ئیسلامی لە مەوزەی زعفەوەیە ئەوەی کە پێشبینەکانی بەنسبەت بەوەی کە ئەو مەوزوعە ئەو ڕاپەڕینە وەکو ڕووداوەکانی 3 ساڵ پێش یا 5 ساڵ پێش بە هەفتێک 10 و 15 شەو کۆتایی پێدێت ئەو پێشبینەی وەدی نهاتوو. پێدوانێت تەوازۆنی قوا گۆڕابێت بە قازانجی دەسەڵات؟ نەخێر من پێم وایە ئەستا دەگوترێت کە مەسەلەن شتێکی ڕێکۆردێکی تازەیە دەڵێن 3 مانگە شۆڕش لە ئێران بەردەوامە. هیچ شۆڕشش قەرار نییە کە شەو و ڕۆژ بەردەوام خەڵک لە شەقام بن. ئێمە تەنانەت ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 57 من تماشای تەقویم دەکرد مانگی بانەمەڕ و جۆزەردانی ساڵی 57 ئێران بە حساب ئارام بوو. مەسئولانی زمانی شای دەیان جار باسان لە کۆتایی بەخۆلخوان ئاشوب و یختەشاش دێنا بەڵام دوای دیتمان کە چیان بەسەر هات. من پێم وانێ باڵانسی هێز بەنسبەت کۆماری ئیسلامیەوە بە قازانجی کۆماری ئیسلامی گۆڕابێت. من پێم وایە شۆڕشەکە ئێستاشی لەگە بڵێ توانین بڵین 3 مانگە بەردەوامە وە شتێکە لە مێژووی 43 ساڵی کۆماری ئیسلامیدا نمونەی نەبوو. ئەو بەردەوامێ هەندێک بەرزی و نزمی دەبێت هەندێک چونتر و خاوتە دەبێتەوە لە ناوچەیەک هەڵسەر هەڵدەدا لە ناوچەیەکی تر ئارام دەبێتەوە شاری دیکە دێنە ناو مەیدان. بۆیە من پێم وایە نەخێر کۆماری ئیسلامی هەز بۆەوە ناکات کە باڵانس بە قازانجی گۆڕاوە. کاک محەممەد ئیمام جومعەکان باسی ئاتش بێ اختیارەکەن وەتازانی لە ئێران ڕوحانیەت ڕۆڵی بەرچاوی هەبووە لە
دانی کەمدا ڕشتنی بیرۆکەی سەرکوب لە ڕوانگەی ئیدۆلۆژیەوە پێت وانە لەم هەلومەرجەیە هەر ئەوان ببنەوە کاربووی کە دەورانی ئەسید پاشی بۆ سەر ژنیان دەست پێ بکاتەوە ئەو سەرکوب و ئەو فەزا خەفەقانەی کە پێشتریش هەبوو بە نسبەت مەسەلەی ژنانەوە جارێکی تر زیاد بکا و بێتەوە ئارا یا ئەوەی کە ئەوانەی کە ناسرااو بوون بە دیبات شخصیەکان جارێکی تر بێنەوە ناو شەقام و تونند و تیشتر لە جاران بەرامبەر بە تایبەتی ژنان ببنەوە. بەڵاوەڕێ من ئیمکانی نییە بتوانن ئەو کارەکەن بەڵام ئەوان حەولی خۆیان نەدەن ئەوەی کە چەندین ئیمام جمعە لێرا و لەوێ یا هەموو جمهوری ئیسلامی ئیفراتی تودرەون هەموو جنایەتکارن حاکمەکاریان بەڵام بڕێکیان حساب کتێبێکیش بۆ خۆیانەکەن یعنی خیابانی شەخوێنەوە وەزنی شەقامی شەخوێنەوە وەزعی وڵاتانی دەرەوە و فەزای سیاسی و هەموو ئەوانە بەڵام بڕێک لەو ئیمام جمعانە جا لە ڕووی بێعەقلیەوە یا لە ڕووی ڕەزاڵەتێکی تایبەتی خۆیان و هەیەانە شتهایەک ئەڵێن کە تەنانەت لەگەڵ ئەو دەسەڵاتە نایەتەوە مەسەلەن کەسی وەکو خاتمی یا ئیمام جمعەی ئەسپەهان کە تازەی ئەوەی وتووە بێ ئاتەش بە اختیارەکان و کارە بکەن ئەسپەهان ئەو شوێنە بوو کە لەوێ اتفاقاً دەستیان پێ کرد کە ئەسید بکەن بە چاو خەڵکە ئەمە لە بارێکەوە نیگەرانیەکیش نیشانەدا لە حکوومەت کە نەیانتوانیوە سەرکوتیکەن کە ئەو شتێک کە کاکێ من بە درستی باسی کرد 3 مانگە ئەو شۆڕشە درێژەی هەیە ڕۆژ بە ڕۆژیش قەویتر بووە لە دنیاشا دەنگی زیاتر داهاتەوە ئەوانە لەمە نەگەرانن پیان وایە دەبێ هەر خێرا تەواوی کەی ئێستا ئەگەر دەستگای سەرکوت دەستگا ڕەسمیەکە سپا بەسیج هێزە نظامیەکان هێزە ئەمنیەتیەکان نیانتوانیوە ئەو کارە بکەن داوا لەو چەقۆکەش و بە قەولی خۆیان ئەوەی ئیسلاحی ئەدەبیە بەکاریە بەنیا سیاسی ئەڕازوە ئەو باشی ئیسلامی ئەوانە بێرن حملەکەن بە خەڵکەوەوانە ئەوە بە نەوعێک بە نەزەرم ناومیدی لە دەستگای سەرکوبە بۆچی نەیانتوانیوە سەرکوبیکەن لەو ماوە لەیرا و لەوێەوە ئەبینی ئەم وەزعیەتە تەزادی ناوخۆشیان زۆر کردە لەو لاوە ناتقی نووری کە مەسەلەن یەکێک بووە لە گەورەکانیان ئەمڕۆ دوێنێ باسی ئەوە کە ئاڵێ کۆماری ئیسلامی ببوون بەس لێیە لەو لاوەدانەیەکی ترکەویش مەلایە و ئەمیش مەلایە دەڵێ ئەبێ ئاتش بە اختیار ئەو کارە بکە ئەوە بە ئاسانی بۆیان تەواو ناوێ ئەوە تعدادێکی کەم نین ئێستا بە سەدان هەزار خەڵک معتەرزن ئێوە ئەسید بە چاوی چەند ژناکەن یعنی ئەوە ئیمکان پەزیر نییە لە شرایەتی ئێستا بەڵام ناتوانین نادیدەی بگرین دەبێت خەڵک بار حاڵەوانەی کە لە مەیانە هەن خۆیان بۆ ئەو جۆرە کارانە هین کرد ئەو ئەگەڕێتەوە سەر هەرۆ پرسیارەی پێشتریش لە ڕابطە لەگەڵ ئێدامە بەڕاستی لە وەلاوە تەنها دەستگای ڕسمی کە ڕایگەیەنێ ئێمە ئەوەمان لێدا بریندارمان کرد کوشت ئەو کارە ناکە ئەو لەباس شخصیانەیش ئەو کارە ئاکرد هەنی پێت وایە تر ناگەڕێتەوە بۆ دۆخەی جاران و هەرچەند ئەگەر فەرمانەکەشی سادر بوو بێ پێت وانە ئەم فەرمانی ئاتش بۆ اختیارە لەسەری دیستی ساڵ و ئەوە بێت کە هەرەوەی ناتقی نووری باسی کردوە بەبن بەسگەیشت بێت ئەوە عەرزم کردی ئەوان ناومیدن ینی پیان وابوو ئەم شۆڕشە ئەبێ زوو سەرکوت کرێ ئەوەی کە 10 ڕۆژ 5 ڕۆژ 7 ڕۆژ وانە بەڵام ئاوا درێژەی کێشاوە و واخانیش تەنگەبەر بوون ینی هەموو خەڵک لە مەیانایە هەموو بەشەکانەوە لەو جۆغرافیای ئێرانە کە تەماشای لە کوردستان و دەسی پێکرد بەڵام هەموو شوێنێکی گرتەوەوانە ئەوان خوێندنەوەیان ئەوەی کە ئەڵێن ئلزامەن وانە ئەو شتانەی کە دەرکەوت یا ئەو کەسانەی کە لیان جیابوونەتەوە یا ئەو نەوارانەی کە بڵاو بووتەوە یا ئەو هەکانەی کە کراوە ئەوان شتێک لە ناو خۆیان ئاڵێن شتێکیش ڕوو بە دەرۆ ئەڵێن ئەو شتێک کە بڕوو بە دەرۆڵێن ئیلزامەن ئەوە نییە کەوا بیرەکەنەوە نەوعێ شەڕی ڕەوانیە لەبەرەوە خەڵک بترسێنن مەسەلەن کچێکی جوان یا ژنێکی جوان لەوە بترسێنن ئەوە ئەسی دەکەین بە دووچاو تا مێخ یابان تەنها گرتن نییە کاکێ من لە سەرەتاوە کە لە سەرەتای شۆڕشی ژیناوە باس لە کێشەی نێوان سپا و ئەرتەشەکرا بۆ نمونە یا ئەیانگۆ کۆمتیعدادێک لە کاربەدەستانی دەستگا ئەمنیەتیەکان
وازیان هێناوە بە شێوەیەک نظام ڕیزشی کردووە. ئێستا دەبینین نییە یا ئەگەر هەبێ زۆر بەرچاو نییە. پێت وایە دەسەڵات ئێستا یەکدەستە بۆ سەرکوب و سەرکوتی خەڵک اختلافێک وجودی نییە. لە مقایسە لەگەڵ دەوڵەتەکانی پێشوو لەگەڵ مقایسە لەگەڵ دەوڵەتی ڕوحانی یان 4 ساڵی 2 ساڵی کۆتایی دەوڵەتی ئەحمەدی نیژاد دەتوانین بڵێن ئێستا دەسەڵات یەکدەستە. ئێستا ڕێبەری حکوومەت، سەرۆک کۆمار، سەرۆک وەزیران، سەرۆکی دەستگای مقننە، وەزیری دەرەوە هەموو یەک بە یەک هەڵبژێردرا و تەعینکراوی خامنەی بۆ بەوانایە کە هیچ ناکۆکەکان لە نێواندانە بۆنە هەر ئێستا خالی باف و ڕئیسی پێکەوە ململانیان هەیە. بەڵام ئەگەر مقایسە بکەین لەگەڵ دەوڵەتەکانی پێشوو کە ڕوحانی سیاسەتێکی زۆر جار جیاوازی دەگرتە بەر یان لە خامنەی یان زەریف سیاسەتێکی جیاواز لە قاسم سولەیمانی دەگرتە بەر، ئێستا وا نەماوە. ئێستا کۆماری حکوومەت خامنەی بە نرخی بێڕسوایی و بێئێتیبارێکی یەکجار زۆر توانی دەسەڵاتی یەکدەست بکە. بۆی گرنگ نییە کە مەسەلەن سەر و کۆمارەکە بۆتە گاڵ هەژاری خەڵک، بۆی گرنگ نییە کە مەسەلەن کەسێکی نەخۆشی ڕەوانی کە هەتا تۆمار کراوە ڕۆژنامەکانی کۆماری ئیسلامیدا چەند جار گزارش کراوە کە موحسینی ئێژەیی تەعادولی نییە، پەلامار دەدا، قەندان فڕە دەدا، جارێکی قەپی لە گوێی نەفرێکی دیکە گرفت لە دادگایە. کەسێک بۆ حاڵەتە نامتەعادلەی ببێتە ڕئیسی دەستگای قەزایی یان قالیبافێکی گەندەڵ کە پەروەندەی گەندەڵەکەی هەر ئێستا نەکرد لە سەردەمی شارەداریدا، لە سەردەمی سەرۆکوەزیرانی یا لە سەرجەریانی کە مەشهور بوو بە سیسمۆنی گەیت پەروەندەکەی ئێستا شەر کراوەیە. ئەوەی گرنگ نییە، گرنگ ئەوەیە کە هەمووی ئەوانە متیعی خامنەی. بۆیە لەو یەک بوارەدا دەتوانین بڵین کۆماری ئیسلامی لە حاڵی حازردا یەکدەستە، هەموو بە قەد یەک خراپن، هەموو بە قەد یەک ناحاڵین، هەموو بە قەد یەک دەستەمۆی خامنەیین. بۆیە ئەو چاوەڕوانەی کە هەمان بووە کە مەسەلەن ڕئیسێکی قووەی قەزاییە، ڕئیس مەجلیسێک دەنگ هەڵببڕێ هەڵوێستێک بگرێ، ئەوەمان نەدیوە. لە ڕاستیژدا ئەمنەوەم ئەو پێ باشە بەتایبێت لەنێو ئەرتەشی سوپادا، ئەوەی کە بەشێک لە ئەرتەشی سوپا سوء ئیستیفادە بکەن بێنە نێو ڕیزی خەڵک، ئەو وەختی خەڵک حەزم دەبێتە ململانەی دوو باڵی ناو ئەوەی کە وەفاداری بە خامنەیە لە ناو ئەرتەشی سوپادا لەگەڵ ئەوەی کە جیا بۆتەوە لە خامنەی. ئەو بەڵایی کە لە سووریە بەسەر ڕاپەڕینەکە هات خۆزگە لە سووریە قەت ئەرتەشی ئازاد جیانە بووباوە، ئەو کەسانێکی لە ئەرتەشی هەتا دوێنەوەی ڕای بەشار ئەسەد جنایەتیان دەکرد. ئەو کێشانە ئەگەر نییە بە شێوەیەک بە قەزانجی خەڵکە. من پێم وایە هەتا ئەو کاتێ هێزی خەڵک یەکلایکەرەوە نەبێت ئەرتەش سوپان دەگەڵ خەڵک نەکەون باشە، چون ئەو وەختی دەبنە ئەکتەری یەکەم، ئەسلحەیان هەیە، نەفەریان هەیە، پارەیان هەیە. دەبینین لە سوودانێ و حاڵەتە هەیە، لە سووریە و حاڵەتە هەیە. خەڵک دەبێتە ئەکتەری سێهەم و چوارەم، ئەکتەری یەکەم و دووهەم دەبنە ئەرتەش و سوپایانی وەفادار بە خامنەی یان ئەرتەش و سوپادانی کە لە خامنەی براون و ئەو دوانێ پێکەوە شەڕ دەکەن و دەبێت مەتماشاکی بزانین کامیان سەر دەکەوێت. ئەو شتێکە لە سووریە ڕوویدا و زۆر دەرەنجامی خراپیە. بۆیە من لەو بوارەدا زۆر خۆشحاڵم، پێم خۆشە کاتێک دەسەڵات 1970 بەرەو خەڵک شکاوەتەوە، دەسەڵات خەڵک توانیوان لە دەروی وڵات و لە ناوخۆی وڵات 1970 دەسەڵات و مەیدانیان بەدەستەوە بێت. ئەو کاتە بێن تەسلیم بە خەڵک بن، نەگوۆی کە بۆ خۆیان ببنە بەشێک لە سوپا بێت تەسلیم بە خەڵک بێت، بەشێک لە ئەرتەش بێت تەسلیم بە خەڵک بێت. ئێمە کەماکان ئەکتەری یەکەم بین، ئەوان لێمان نەبنە ئەکتەری یەکەم و دووهەم جا ئەمە بچین مەجبورین تماشایان بکەین. کاک محەممەد لەو پرسیارەی پێشوم لە من باسی لەوە کرد کە تەوازنی قوا کەماکان بە قازانجی خەڵکە و ئەوەی کە کۆماری ئیسلامی بە نسبەت سەرکرد و خەفەقانەوانێ لارحاڵ ئەوەکەن شێوەیەک لەسەری ئیستیسارە لە قسەکانی کاکە هێم ناوا بوو و پێوا بوو کام قیامە کەماکان ئیدامەدارە. ئێستاش لە پرسیاری ئاخرا باسیەوە کرد کە ئەگەر خەڵک بێتە 80% بەشێک لە هێزەکانی ڕۆژیمی شێتە پاڵی و خەڵک بێتە ئەکتەری یەکەم ئەوە بە قازانجە. پرسیاری منەوەیە لە کاک محەممەد خەڵک چۆن بێتە ئەکتەری یەکەم؟
خەڵک چۆن تەوازنی قوایە بە معنایەکی دەر تەوازنی قووا لە ئێستا زیاتر بە قازانی خەڵک بڕاتە ئەوە پرسیارێکی زۆر بەڕاستی سەختە، یعنی جوابدانەوەی ئاسان نییە خەڵک چۆن بێتە ئاکتریەت. ئەوەیە کە خوێندنەوەیەکی دروست بکرێ لەلایەن ئەو نیرووە فعالانەی کە لەمەیانە، ئەوانەی کە کاروبارەکە ڕێخان، ئەوانەی ڕێبەرانی عەمەڵین، ئەوانەی کە ئەو شۆڕشە لەسەر شانیانە. مەسەلەن هەر بینەوە سەر ئەوەی پێشوو ئەوەی من دیومە مەسەن سێ خوێندنەوە هەیە، خوێندنەوەیەکی هی حکوومەت خۆیەتی دەڵێ شۆڕشەکەم سەرکوت کردە، دانەیەک هەیە ناوەڕاستە دەڵێ حکوومەت سەرکەوتە و نەخەڵک سەرکەوتە و حاڵەتێکی بینابینی هەیە کە بەشێک ئەوەکەن مەیلە و ڕاستی شنوانە لە سیاسەتە. دانێکیشی بە درستی من پێم وایە هەرەوەی کە کاکێ منیش باسی کرد، تەناسوبەکە بە قازانجی خەڵک گۆڕاوەوە، خەڵک دەسێکی باڵای هەیە، خەڵک تەعینیەکان لە زۆر شتا و ئەوە شەڕێکی بارحاڵ ڕەوانیە. منتەها ئەمە هەڵەگەڕێتەوە بۆەوە مەسەلەن ئێمە بۆ نمونە ئەگەر کوردستان باسکەین وەکو نمونەیەک، بزوتنەوەی ژنانە، هی دانیشتووەکانە، خوێندەوە دانش ئاموزەکانە، هی بازنشستەکانە، هی کرێکارانە، هەر کامێک ئێمە ئەتوانین. بەڵام دانەیەکی کە ئێمە چیا بووین و تەجروبەشمان زیاترەتیە، ئەگەر مەسەلەن لە کوردستانە، ئەگەر لە کوردستانە یەکگرتوویەکی زیاتر بێت لە بینی حیزبەکانە، ئەگەر یەکگرتوویەکی زیاتر بێت لە بینی ئەو ڕێکخراوە مەدەنیانە، ئەگەر شعارەکان ڕۆشن بێت، ئەگەر تەناسوبی قواکە بە باشی تەشخیص بدرێت، ئەگەر تەسویرێکی دروست لە هێزی دەوڵەت، لە تاکتیکی لەوەی کە هەرەکێتی چی بکات، ئایا مەسەلەن ئەڵێ هەرەکێتی تێرۆرکە یا زەربە لە حیزبەکانەدا چۆن ئەوەڵەن پیلانەکانی ئەو حکوومەتە خونسا کاتەوە، پاکی کاتەوە، پوچەڵی کاتەوە، لەلایەکی تر لەکووا ئەو زەعیفە بتوانێت هێرش کاتە سەری. ئەوە بە باوەڕی من بۆ هەموو جنبشەکان، بۆ هەموو بزوتنەوەکان لە ئێرانە ئەتوانی ئەگەر خوێندنەوەیەکی کاک محەممەد کۆماری ئیسلامی باز لە تاوابوونی ئەو شۆڕشەکە، چونکە پێی وایە بێدەنگی کردووە. ئەم بێدەنگی ئێستای شەقام چۆن شیەکەی دەوانێت ئەگەر بەرپرسی ئەمن پێم وانە شەقام بێدەنگە، جاری وایە دەنگی بەرزترە بە شێوەی زۆر ئاشکراتر نیشانی ئەدا، بەڵام جاری وایە بۆ خۆشی دانیشێت شەقام فکرێ بکاتەوە حرەکەتی دووهەمی چی بێ، حتا لە شەترنجێکی زۆر سادا، لە شەترنجێکی زۆر سادا ئەو شەترن ئەو کەسێک کە شەترنجەکە خێرا مۆرەکانی ئەم لاولە لێ ناکات، حساب و کتێبێت بۆ خۆیەکە ئەم مۆرە ئەگەر ببەمە ئەوێ چی لێدێ، ئەو مۆرە ببەمە ئەوێ چی لێدێ، یا ئەو هەرەکێتی چی بکاوەوادا. ئەو بزوتنەوە زۆر پیچی دەترە لەوەکە ئاوا بە ئاسانی هەموو ڕۆژێک بێتە سەر خیابان، بلەخرە ئەوە خەڵکە احتیاجی بە نانە، احتیاجی بە ئاوە، احتیاجی بە نەخۆش هەیە، نەخۆشی هەیە، برینداری هەیە بە سەر دەستیۆ ماوە، ناتوانێت هینی بکە، شوێنی بیمارستان و دەوافرۆشەکانیان گرتە، کۆڵێک کاری هەیە کە بە ئێسلا دیسانەوە هەڵسێتەوە سەر پێ، دیسانەوە ئامادە بێ بۆ هێرشێکی تر. جا من هەرەکمە ئەوە عەرزکەم بۆ ئەوەی کە چی بکرێ، مەسەلەن ئەوەی کە لە دەرۆ ئەتوانێ بکرێ، ئەوەی کە لە سەرحی میدیا ئەکرێ، ئەو 7 ملیۆنەی کە لە دەرۆن، ئەوەی کە لە ناوەیە هەماهەنگیەکی زیاتر، پوچەڵکردنەوەکەی تەبلیغاتێکی باشتر لە مەجموعەیە کە بەڕاستی ناکرێت بەکۆ بە باوەڕی من بێژی 1 2 3، بەڵام بە شێوەی خاص، بە شێوەی مشخص ئەتوانی بڵێ کۆنکرێت لە کوردستان ئاوە، لە بزوتنەوەی ژنان ئاوە، لە ناو دانیشتووەکانە ئاوە، لە ناو کرێکاریە ئاوە، کێشەکان بدۆزیتۆ، نقطە خاڵە لاوازەکان بدۆزیتۆ، خاڵە قەریەکان بدۆزیتۆ و بەرنامەیەکی عەمەڵی بۆ دابنێت بە دروشمی ڕۆشنەوە. کاکێ من ئەگەر نازانم بڵم بۆ کوتامودەت یا بۆ دەرازمودەت، بڵم بۆ کوتامودەت لە چەند حوتوی داهاتوو یا مانگی داهاتوو قیامی ژینا چۆن هەڵەسەنگێنیت، پێت وایە بەرەو کوێ چێت؟ بە ئیبتکاراتی تازە و بە جرقەی تازە ئەو شۆڕشە دەست پێ دەکات، ینی گەرمتر دەبێتەوە، بەتینتر دەبێتەوە، خەڵک دێتەوە سەر شەقام. من یەک نمونە دێنمەوە، هەر 2 ڕۆژ لەمەوبەر کۆماری ئیسلامی هەڵەیەکی استراتیژیکی کرد، وتەکانی بەر لە ئێدامی
یەکێک لە بەندکراوەکان بنێوی مەجید ڕەزا ڕاهنەوەردی بڵاو کردەوە بۆی کە بیشکێنێ بۆی کە خراپی بکات بڵێکەوە کەسێکی کافر و بێدینە بەڵام هەر و گرتە ڤیدیوێت 15 کۆمەلگای ئێرانی هەژاند بیڕای گشتی هەژاند خەڵکی ئەو کەسە بوو بە قارەمانێک بەڕستی بوو بە خۆشەویستی گەلانی ئێران ئەوە یەکێک لەو هەڵەیانەیە کە کۆماری ئیسلامی دەکات لەو حاڵەتەدا دەسەڵات وەختێک گوڵۆڵی دەکەوێتە لێژایی هەڵە باشیش دەبێت هەڵە باش بۆ معنایی کە هێندێک کار دەکات لە تشخیصی بەرژەوەندی خۆی عاجز دەبێت هێندێک کار دەکات بە زیانی خۆی تاوا دەبێت لەو بەریش خەڵکیش تامیان چێشتووە لەو ڕستکەوتانی خۆیان ڕاستە ئێستا وەکو مەسەڵەن هەفتەی لەمەوبەر مانگی لەمەوبەر هاوکات لە 6 شاری ئێران خەڵک لەسەر شەقام نین بەڵام بخوان ئاور لەو سێ مانگە دەدەنەوە دەزانن چ دەستکەوتی گەوریانە بوو نمونەیەکی بچووک هەر ئەو مۆزوعی وەدەرنانی کۆماری ئیسلامی لە کومیتەی پێگەی ژینی نەتەوەی گرتوەکان ئێمە خەبەرەکەمان بی زۆر خۆشحاڵ بووین لە ناکاو دیتمان لە شاری سەقز ئاتشبازی دەکرێت ئەوە جوان دیارە ئیبتکار بەخێرزراوە کەسانێک هاتوون بەرنامە ڕیزیان کردو ئێمە بیسمان کە زیندانێکی سیاسی لە ئەبدانان ئازاد بۆ خۆشحاڵ بووی تەبعەن خاتونێکی میرمەنداڵ ئازاد بوو بەڵام یەک دەفەر بینی خەڵک لە پێشوازی حرەکەتێکی نەمادین تەواوی ئێران تەقسیمی دەکەن ئێوە تماشاکەن لە تاران دروژم دەدرێتەوە کە ئەگەر تاران بێتە کوردستان ئێران دەبێتە بەهشت مەسەلەن ئێران دەبێتە گوڵستان یان دەکوترێت کە کوردستان ئولگوی سەراسەری ئێران بۆیە من پێم وایە لە هەفتە و مانگەکانی داهاتوودا شاهێدی ئیبتکاراتی دیکە لە خەڵک دەبین شاهدی دیسانەکانی هات ڕژانەوەی خەڵک لەسەر شەقام دەبین بەشێکی زۆریشی دەکەڕێتەوە بۆ دەستکەوتی خەڵک و ئاوردانەوەیان لە ئەزمموی سەرکەوتوی سەمانگی ڕابردوو خۆیان و ئەو هەڵایانەی کە کۆماری ئیسلامی لە ئەسەرە و فشارێکە تێکەوتۆ بەردەوام هەڵە دەکات بەردەوام گاف دەدا بەردەوام مناسبەت دەخڵخێنێ بۆ ناڕزایەتی دەربڕی بابینە سەر کوردستان کاک محەممەد شۆڕشی ژینا لە کوردستان چۆن دەبینیت ئێستا ئەمن پێم وایە ڕۆشنترە لە جاران زیاتر خۆی ناسانووە لە سەتحی ئەم ئێرانە لە سەتحی ناوچەکە و لە سەتحی جەهانیشە ئێستا کەم کەس هەیە لە سەتحی دنیا بە ئێستا ناوی ژینای نەبیستوێەوەوانە ئەوە ئەو شعاری ژن ژیان ئازادی لە واقع ئێستا یەکێک لە ئەتوانم بڵێم بەرجەستترین و ڕۆشنترین و گەورەترین شعارێکە لەم ئاخرانە لە سەتحی دنیا مەترح کراوە و ئەو نە ئاشنا بووەنی ئەگەر مەسەلەن ئێمە دای بنین ئانی خۆی ئەمریکا چوو بۆ ڤیەتنام ئەو شەڕە لەوێ بوو ئەوەی کە داواکاری ئەوە بوو کە شەڕی ڤیەتنام USA واقعاً تەنها لە بەشێکی دنیا هەبوو ئەوە گشتگیر نەبوو و دوای ئەوەیش ئێمە لە سەتحی جیهانە لە سەتحی دنیا شتێکی وامان نەدیوە یا کەم بووە بارحاڵ و یا من ئاگدار بووم بەڵام ئێستا ئەم شۆڕشە چ لە خودی کوردستان چ لە سەتحی دەرەوە گەیشتووەتە ئاستێ کە مەسەلەی ژن لەواقع لە مەرکەزایە لە ناوەندایە لە ڕێبەریایە مەسەلە تەنها ئیتر پۆشی ئیسلامی نییە ئەوە لانی کەمی داخوازی خەڵکە یعنی ئێستا کەم کەس هەیە بە کەمتر لە ڕووخانی کۆماری ئیسلامی ڕازی بێت لەیوە دەسی پێکرد مەسەلەی مافی بەرابەری ژن و پیا و مەسەلەی جیاکردنەوەی دین لە دەوڵەت جیاکردنەوەی دین لە ئامۆزش و پەروەرش مەسەلەی ئازادی مەسەلەی دموکراسی ئەم مەسەلە لە کوردستان و ئەو سێباری بە ئێسڵا ئەو شعارە ئەو سێ بەشەی چ مەسەلەی ژنەکەی چ مەسەلەی ژیانەکەی ژیانێکی باشی ئابووریت بێ ژیانێکی باشی کۆمەڵایەتیت بێ ژیانێکی باشی سیاسیت بێ ئازادیەکانیش تەنها ئازادی سیاسی نییە ئەمن پێم وایە ئەمە تابلۆیەکی ڕەنگینی نەخشانووە تابلۆیەکی ڕەخشانووە کە خەڵک ئەتوانێت بڵێ ئەمن لەگەڵ ئەما دێن ئەو نەبەهێز بووە ئەم مەسەلە ئەمە زۆر جالبە ئێستا ئەم ڕۆژی دوێنێ ئیمام جمعەی تاران کە یەکێک لە کۆنە پەرسترین ئیمام جمعەکانی ئێرانەوە یەکێک لە بێمێشکترین یانە دەڵێ ئێمە ئەسڵەن ژن ژیان ئازادی پێشتر هەرێکیان بۆ ئازادیەکەی و ژنەکەی جۆرێکی تر لێ بکەن بەڵام وای لێ هاتە ئەوان تەنانەت ئێستا دوشمنەکەت ناتوانێت بە ئاشکرا هێرش کاتە سەری ئەمە بنشانەدا کە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە چ بۆ کوردستان و من پێم وایە ئەم سێ مانگە
تەنانەت سێجار مەسەنە خەتی کێشم بەژێریە ئەگەر حکوومەت توانێت بۆ ماوەیەک سەرکوتی کاوانە قەت بە 3 مانگ پێشووی ناتوانێت هەڵگەڕێتەوە قەت بە 3 مانگ پێشوو ناتوانێت بگەڕێتەوە بە دەلیلی ئەم هەزاران کەسە ئەم سەدان هەزار کەسە و ئەم ملیۆن کەسە کە لە دەرەوە لە ناوە هاتنە شەقام و داوای ئەو شتانەیان کرد ئەمە پێم وایە زۆر قەویە و خەریکە بە شێوەهای جۆرا و جۆر لە ئەشکاڵی جۆرا و جۆرا لە شێوەی جۆرا و جۆرا پێشڕەویەکانی خۆی نیشانەدا. کاک هێمن هەروەک هەمە باسی کرد کوردستان ڕۆڵێکی تایبەتی لەم قیامی ژینە هەبوو بە شێوەیەک پێشەنگ بوو دروشمەکانی بوونە دروشمی سەراسەری و تەنانەت دنیاییش وەکو شعاری دروشمی ژنجیان ئازادی بەڵام هەندێک لایەنی سیاسی ئێرانی تا ئێستاش بێژگە لە بەعضە تەعارفاتێک یا لە شوارچێوەی بۆی شیرین زبانیەک بە شێوەیەکی ئەساسی باس لەم خەڵکی کوردستان ناکەن باس لە مافەڕەواکانی ناکەن و ناڵێن لە ئەگەری ئاڵ و گۆڕ و ئەگەری بەدەسەڵات گەیشتنیان ئەم خەڵکی کوردستان کە ساڵهایە گرفتاری ستەمێکی نەتەوایەتیە چ مافگەلێکی هەیە ئەمە هۆکارەکەی بۆ چییە؟ هۆکارەکەی بۆیە کە ڕەوتی ڕووداوەکانی سێ مانگی ڕابردوو بە دڵیوان نەبوو ئەوان هەرچەند کە خۆیان بە دژبەری کۆماری ئیسلامی بناسێنن بەڵام بە بڕوای من دوای کۆماری ئیسلامی زۆرترین دۆڕا و زیاندیتووی سێ مانگی ڕابردوو ناسیۆنالیزمی بەرچاوتەنگی ئێرانی بووە بە سەڵتەنەت تەڵەبەوە بە ئەوانەی جیپێ میلیەوە بە دوو دەلیل یەکەمەوەی کە ئێستا دەبینین دروشمی ڕەزا شاڕۆخت شاروشتیوان نەماوە بۆی کە زۆران دڵ پێ خۆش بوو و باوکی ناسیۆنالیزمی ئێرانی دووهەمەوەی کە بەرجەستەبوونی کێشەی کورد بەرجەستەبوونی پێگەی کوردستان تەنیا بە زیانی کۆماری ئیسلامی نییە ئەلان خەڵک لە سەرانسەر ئێران لێکۆڵینەوە دەکەن کێشەی کوردستان چییە؟ کێشەی کوردستان لە کێوە دەستی پێکردەوە ئێستا تازە متوەجه بوون کە کێشەی کوردستان و کێشە سەرەکیەکانی ئێران دەگەڕێتەوە بۆ پێش شۆڕشیش ئەوە بە قەزانجی ناسیۆنالیزمی ئێرانی نییە باز لەوە دەکرێت کە کوردستان پێشەنگی خەبات و حیزبایەتیە حیزبی 50 ساڵ و 70 ساڵی هەیە ئەوان لێکی لەدەرەوە کەواتە ئەو حیزبانەی پێش ئینقلاب بوو چون تەمەنی ئینقلاب 23 ساڵە کاتێک دەڵێن کۆمەڵە ساڵی 48 تەسیس بوو دیموکراتی ساڵی 24 تەسیس بوو هیچ شتێک بە قەزانجی لایەنگرانی ناسیۆنالیزم سەڵتەنەت نییە هیچ خەبەرێکی خۆش نییەوە بۆوە لەوی گرنگترەوەیە کە سیر تا ئێستا براوەی ئەم سێ مانگە کوردستان و حیزبە کوردەکان بوو وە شتێکی زۆر بەرجەستە کردوێتەوە لەو ماوەیەدا سەدان جار باز لە ئەحزابی کوردستان کرا بەڵام نقطە ئەوبەرەکەی ناگوترێت ئەدی ئەحزابی ئێران کوان ئەخە بۆ خۆی ئەحزابی کوردستان دەی باشە بەرامبەرەکەی دەبێت بڵێن ئەحزابی ئێران ئەوەندە نییە کە ئەسڵ ناکرێت شی بکەیەوە لەو سێ مانگەدا چێ باسی حیزبی تورەی کردو چێ باسی شریک فەدایی کردو چێ باسی مجاهید و نهزەتی ئازادی و جیبهەی میلی و حیزبی مەشروطەی ئێرانی کردو تقریبا کەس دەتوانین بڵێن ئەو خاڵە لاوازەشان لێ بزەق بۆتەوە ئەوەیە کە ئێمە لە کوردستان حیزبمان هەیە ساختاری حیزبیمان هەیە فەرهەنگی تەحەزوب و ڕێخستن و کاری بە کۆمەڵ و بیرکردنەوە لە بەرژەوەندی گشتی و لە چارەنووسی هاوبەشمان هەیە تازە متەوەجه بوون کە لە باقی ئێران لە کوردستان بچی دەرێ شتێک بەنەوەی حیزب وجودی نییە نە لە ناوخۆی ئێران نە لە دەرەوەی وڵات کاکێ من ئەم حیزبانەی کە باست کرد دەبێت چ بکەن بۆی کە بلوکێکی بەهێز بن بۆی کە بتوانن مافەکانی خەڵکی کوردستان بپارێزن ئەوەی کە ئەرزم کردن تا ئێستا لەسەر یەک کارنامەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مسخوت بوو یەکێک لە براوەکانی ڕووداوەکانی سێ مانگی ڕابردوو لە پەنا میلەتی کورد حیزبەکانیشی بوو دووەمەوەی کە کارنامەیان بەنسبەت ئەگە مقایسەیان کە لەگەڵ ساڵێک 2 ساڵ لەمەوبەر کارنامەیەکی قابلی دیفاعیان بەنسبەت پەیوەندەکانی یەکتر پەیوەندەکان لەگەڵ یەکتری ڕائداوە ئەو ڕێکخراوی ناوەندی هاوکاری حیزبە کوردستانەکان هەرچەند کەم و کۆڕی هەیە هەمووان دامەکانی تر نەگرتوێتەوە بەڵام چالاک بوو
لەو بەری دەبینین لایەنەکانی کە تێدانی وەکو کۆمەڵە وەکو پێژاک پێکەوە دۆستایەتی و هاوپەیمانیان هەیە و دیداریان هەیە و تەنانەت باز لە سازکردنی بەرەیەکی چەپ دەکرێت لە کوردستان باز لەوە دەکرێت کە ڕێکخراوی ناوەندی هاوکاری لەشێ سەردانی کۆمەڵی حیزبی کۆمونیست دەکات و دیدار هەیە و دەبینین کە مەسەڵەن کاتێککە ئەو ژووری هاوکاریە ڕاگەاندراوی بڵاو دەکاتەوە کۆمەڵە و پێژاک و باقی لایەنەکانی دیکەش تقریبەن ڕاستەخۆ ناڕاستەخۆ پشتیوانی دەکەن فەڕاخانێک دەدرێت ئێوەش لایەنەکانی دیکەش پشتیوانی دەکەن لەسەر یەک دەکرێت بڵێن کارنامەکان ئەگەر مقایسەیەکی لەگەڵ 1 ساڵی ڕابردوو سەرکەوتوو بۆ ئەو هێرشە نظامیانەی کردیان و ئەو دام بە خوداگرتنەی وانیش ئەزمونێکی باش بوو بەڵام ئەوە کافی نییە ئەگەر دەیان هەوێت لە ئاستی شۆڕشی ژینادا بن ئەگەر دەیان هەیە بەڕاستی پێشنگ و ڕێبەری ئەم شۆڕشە بن ئەگەر دەیان هەوێ وەکو ئولگویەکی واقعەن وەکو ئولگو بۆ سەرانسەر ئێرانە تەکسیر بکرێن دەبێت لەوەی جدیتر بن هاوکارەکانیان زیاتر بێت دەست و پەیوەندەکانیان زیاتر بکەن دیپلۆماسێکی بەهێسترانە بێت هاوکاری ئەمنیەتیان پێکەوە هەبێت ئەم ناوەندی هاوکاری بەرفراوانکەنەوە پەیوەندیان لەگەڵ خەڵک بەهێزتر بێت پەیوەندیان لەگەڵ ڕووناکبیران لەگەڵ کارناسانی سیاسی وەکو ڕاوێژکار بە قووەتر بێت و بتوانن دەورێکی زیاتر بژێڕن ئەگەر وە لەگەڵ خۆیان مقایسە بکەین دەتوانین بڵێن کە ئێستا باش بوون بەس بە چاوەڕوانەکان بەو ناوەی کە دەریان کردو بەوەی کە ئێستا هەواوی جیهان نەک فەقەت ئێران باز لە کوردستان و ئەحزابی کوردستان دەکات دەبێت هێ بکۆژن خۆ بگێنە ئاستی و چاوەڕوانەی کە لیان هەیە من هەر لەسەرم پرسیارە بوێستم و لە کاک حەمەش بپرسم کاک حەما هێزە کوردیەکان دەبێت چی بکەن کە ناوەندێکی بەرینتر هەروەی کە کاک هێمن باسی کرد هەیە بەڵام کەمە هەیە کافی نییە و ئەبێ هەمووان لەخۆ بگرن چی بکەن بۆ ئەوەی کە ناوەندێکی گشتگیرتر دروستکەن کە بتوانن نوێنەرایەتی هەمووی خەڵک بکەن من پێم وایە ئێمە ئەزمموی هاوکاریمان لانی کەم 42 ساڵە هەیە پێکەوە حیزبەکانی کوردستان چه ئەو دەمەی کە نوێنەرایەتی هەیەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستان بوو ئەتوانین بڕێ دەرسی لێ بگرین بڕێ ئەزمموی لێوە بگرین هەڵسەنگاندنێکشمان بۆ دەوڵەت هەیە بۆ تاکتیکەکانی بۆ پیلانەکانی کە هەرکێتی چۆن بە ئێسڵا جیاوازی و دووبەرەکایەتی و چەندبەرەکایەتی لەناو حزب سیاسیەکان و لەناو خەڵکی کوردستان پێک دێنێ جا بە تەجروبەی ئەوە و بە تەجروبەی شوێنەکانی تریش مەسەن چ ڕۆژاوای کوردستان چ لە باشوور ئەو شتانەی کە بووە لە پێشتراوانە ئێمە لە موقعیەتی هاین ئەتوانین کارهایەک و هەنگاوهایەکی زۆر باشتر و جدیتر هەڵبژین من لەگەڵ لێکدانەوەی کاکێ من موافقم زۆر شت باش بووە بەڵام کەموکوڕی جدیش هەیە یەکێک لە کەموکوڕیەکان ئەوەیە مەسەلەن ئەو ناوەندە کە هەیە کاری باشیشی کەم نەکردووە بەڵام کافی نییە ئەوە دوو هێزی ئەسلی لانی کەمەتوانی بڵێ دوو هێزی ئەسلی کە کۆمەڵە بێ سازمانی کوردستانی حزبی کۆمونیست و ژاکی تێدا نییە ئەوە پێویست ئێمە ئەوە ئەزانین لە وەزعیەتی ئێستا چ لە کوردستان چ لە ئێران هیچ تاقە حزبێک نوێنەرایەتی خەڵکەکە ناکات نە لە سەتی ئێرانە هیچ تاقە حزبێ نە هیچ کەسایەتیە نە لە کوردستان هیچ کەسایەتیە نە هیچ حزبێ نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکات لە باشترین حاڵەتە نوێنەری حزبەکەی خۆیەتی نوێنەری جریانەکەی خۆیەتی نوێنەری بەرنامەکەی خۆیەتی ئەگەر بمانەوێت ئێمە ڕێبەریەک دروستکەین کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان کا کوردستان وڵاتێکی هەمەکموو هەمە چەشنە هەموو نەو ئەبیرێکی تایە هەموو جۆرە حزبێکی تایە ئێمە دەبێت چەترێک دروست بکەین هەموو ئەوانەی تیابێت ئەوە قازانجەکەشی ئەوەیە کاکاکۆ پێش بە کێشەی دوا ڕۆژێش ئەگرێت یعنی وانە ئەلان مەسەلەن ئەگەر بڵێن لایەنێ دوو لایەن پێکەوە بڕیارێک بدەن لاکانی تر ئەگەر قبولی نەکەن ئەوڕۆ قبولی ناکەن باسی ناکەن بەڵام بەیانی لە حاڵەتێکی ترا ڕەنگە بێتە مەبنای کێشە هیوادارم هیچ وەختی لە کوردستان کێشە پێش نەیە بەڵام بۆەوە پێش بە هەموو کێشەیەک لە داهاتوە بگرین ئێستا دەبێت ئەم حیزبانە و ئەو کەسایەتیانە و شخصیەتەکان و ئەو کەسانەی کە لە ناوە ئەتوانن و ئیمکانی هەیە باتەوەجه بە مەسایلی ئەمنیەتی بەرنامەیە گەڵاڵەکەن چوارچێوەیە گەڵاڵەکەن لانی کەمێک دیاریکەن کە ئەتوانن پێکۆ لەسەر ئەوانە هاوکاریکەن و ئەوە خەڵک
چەندین هەنگاو ئەباتە پێشێ وەختێک شتێک بڵاوە بێتەوە هی هەموو حیزبەکانی کوردستانە بە هەموو جیاوازیەکانیانەوە لەیوا لانی ئەحەدی ئەکسەری هەموو هیچ لایەکی تیا نابێت ئەینا ئیتلافەکە بە وجود نایێت لانی کەمەکە حەدی ئەقەل بەرابەر بە ناوخۆش بەرابەر بە دەریشۆ ئێمە مەترسیەکی تریشمان هەیە تەنها ئێمە لەگەڵ دەوڵەت دەرگیر نین لەگەڵ ئەو ئۆپۆزیسیۆنەی کە احتمالاً یەکێک لەوانە بن داوای قودرەتەکەن لە ئێرانە جا چ مجاهد بێ چ سەڵتەنەت تەڵەب بێ چ لیبراڵەکان بن چ بەشێک لە مەسەلەن لە سوپای پاسداران و لایەنەهایەکی تر بێ ئێمە بەرابەر بەوانیشە بێ یەکدەنگ بین و بە کۆ قسە بکەین ئەوەیە من پێم وایە باشترین کار ئەوەیە ئەونەی کە هەیە ئەو دەستکەوتە پێکاتووە کۆبینەوە قسە بکەین بەخۆشیەوە هاتوچوو هەیە بەخۆشیەوە قسە هەیە حاڵی بوون لە یەک هەیە لەسەر ئەوە ئێمە دابنیشین و هەموو لایەکی جیکەڵانی ببێ و ئەوەش قبولکەن هیچ لایەک هەرکمەوە تاکید کەم هیچ لایەک بە تەنهایی نوێنەری خەڵکی کوردستان نییە هیچ کەسێک بە تەنهایی نوێنەری خەڵکی کوردستان نییە بە کۆ نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن ئەگەر ئێمە ئەو منتەقە سادە قبول بکەین ڕەنگە زۆر هەنگاوی جدی ببینە پێشێ سپاس کاک من ئاگاداریت کە بە تەواوی هەوڵەکان کە مێدیای کوردی ئێستاییداد لاوازە کزە ینی لە ئاستی ئەو وەزیەتی ئێستەیە لانی کەم نییە بە تەواوی هەوڵەکانیەوانێ بە تەواوی ئەوەی کە لە زۆر شتمایدانێن وە بە خۆشتان لە نزیک و ئاگادارن میدیا فارسەکانیش یا نایکەن یا کە ئەیکەن ئەویش کەمە کەمتر لە پسپۆڕ و شارەزا کوردیەکان لە میدیاکانی خۆیان کەڵک وەرەگرن بۆ لێکدانەوەکان بە بڕوای ئێوە کە فترەیەکی زۆرە لە بەشی لێکدانەوەی لانی کەم کاناڵە جۆرەکانی ئێرانی و کوردیە چاکەی بۆ ئەمە بەسەر چارە چییە چونکە خۆ دەزانی مێدیا ئەتوانێت ڕۆڵی زۆر بەرچاوی هەبێت ئێستا چارە دامەزرانی تلەیزۆنێکی کوردی تەوەری فارسی زمانە تلەیزۆنێکە لە ڕوانگەی کوردیەوە بە زبانی فارسی لەگەڵ گەلانی دیکە ئێران بدوێ ئەو بۆ مانایەنە کە بە قازانجی کورد قسە بکات کێشەی کوردە وەندە ڕەوایە نەپێویستی بە درۆیە نەپێویستی بە شانتاژ و تەحریک و تەهیجە هەرو ژوورەی کە هەیە بە دروستی باسی بکەین بە زیرەکی و بە وریایی و بە زانستەوە باسی بکەین بەبێ پێوە زیادکردن بەبێ ئێغراکردن و ڕوتوشکردن حەقانیەتی هەیە بەڵام ئێمە تا ئێستا زیاتر هەر دەگەڵ خۆمان دواوین دەگەڵ گەلانی دیکە ئێران نەدواوین یا بڵین 1% ئەرکی خۆمان ئەنجام داوە ئەوان نایەن تماشای تلەیزۆنی کۆمەڵە تیوی و کورتکاناڵ و نازانم ئارێن تیوی بکەن حتا ئەگە بەرنامە وە زمانی فارسیش بڵاوکەیەوە ئەوان بۆ خۆیان دەیان تلەیزۆنی فارسیان لە بەردەستای کۆنترۆلان هەیە لە نێو هەڵبژاردنی تلەیزۆنە فارسیەکانی خۆیان داماونێتەوە کەواتە دەبێت تلەیزۆنێک بێت کە بە فارسی بێت بەم پێم وایە ئەوە شامیل هەموو تلەیزۆنەکان دەبێڵبەتە سەردەمی تلەیزۆنی دوو زبان و سێ زمانە نەماوە ئێمە گەرمان هەیە لەگەڵ خەڵکانی ئێران بدوێین دەبێت تلەیزۆنێکی فارسی زبانمان هەبێت کە لە ڕوانگەی کوردیەوە باسی ئێران بکەین کە کورد بە ئێران بناسێنی هەر باسی کوردیش نەکەین باسی سەرانسەری ئێران بکەین بەڵام ئیتجاه ئەسڵەکەی ناساندنی ئەوە بە قازانجی گەلانی ئێرانیش هەست قەزا ئەوەی کە ئەوان نیانە ئێمە ئەزمونێکمان هەبوو پێیان بگەینی من پێم خۆشە حیزبەکان سەرمایه‌دارەکان خاوەن ئیرەکان خاوەن فکرەکان دەست بدەنە دەستیەک تلەیزۆنێکی 24 ساعتەی فارسی زماندا بێت و لەگەڵ خەڵکی بدوین و ئەو تلەیزۆنە پێویست ناکە هیچ ئیتجاهێکی حیزبی هەبێت یا سەر بە هەرچاگە حیزبێکیش ئەو کارێ بکە من پێشوازی لێ دەکەم بەڵام بەڕاستی پێویستیمان بەوەیە لە هەموو شتێک گرنگترە تلەیزۆنێکی فارسیمان هەبێت و بتوانین لەگەڵ بتون ناتوانین چاوەڕوانیمان لە تلەیزۆنە فارسیەکان هەبێت ناتوانانی بڵێ بۆ دەعوەتم ناکەی خاوەن ماڵە پێ خۆشە دەعوەت دەکەم ماڵیاوەدان بێت ئەگەر دەعوەتی نەکردی هیچیت پێ ناکرێت بەڵام تلەیزۆنی خۆت هەبێ مەجبور دەبن ڕقابەت لەگەڵ بکەن چۆن ڕقابەت لەگەڵ بکەن ئەوانیش مەجبور دەبن فشاران بۆ دێ گرنگی بە مۆزوعی کوردستان بدەن پێشنیاری من ئەوەیە کەمێک سەختە دەزانم هەزینەی هەیە پێرسۆنەلی دەوێت کادری دەوێت بەڵام بەڕاستی ئەگەر لە ڕێگایەکی لە علاجێکی سەرەکی دەگەڕین دەبانەوەی ئەو شێشەیە هەڵکەین و بەڕاستی گەلانی ئێران لە شێشەی کورتێ بگەینین و خزمەتێکی گەورە هەم بە خۆمان هەم بەوان بکەین ڕێگاکەوەیە کە تلەیزۆنێکی فارسی زمانمان دەبێت زۆر سپاس کاکێ من بە من یەک پرسیار هەم هاوشێوە لە کاک محەممەد بکەم کاک محەممەد
لایەنە سیاسیەکان چۆن ئەبێت ئەوە پێشنیاری مشەخصی کاکێ من بوو کە ئەبێت کاناڵێکی فارسی جیاواز کوردەکان دایبنن بە زمانی فارسی. ئەو پێشنیاری مشەخصی کاکێ من بوو. زانم کاک محەممەد لە بوارەیاڵێکی ئەوە بەڕاستی پێشنیارێکی زۆر باشە ئەگەر بکرێەوەوانە ئەسا ئێمە پێویستیمان هەیە خەڵکی کورد لەوەی گوزەراوە هەر بۆ یەکتری قسەکەین یعنی ئێمە لەگەڵ خەڵکەکەی خۆمان قسەکەین و ئەوانیش لەگەڵ حیزبەکان قسەکەن یا لەگەڵ کەسایەتیەکانە قسە بکەن. ئێمە دەبێت خۆمان بە ڕەوایەتی خۆمان لە ئێرانە خۆمان مەتراکەین. ئەگەر مەسەلەن لە کاناڵی ئەو تەلەڤیزیۆنە فارسیانەوە بچین هەموو کەسێک دەزانێت کە چ فیلترهایەکەیە، بەڵام ئەگەر ئێمە خۆمان بە دەنگی خۆمان بە ڕەنگی خۆمان بە مەسائل و بە پێویستیەکان و بە ئاوات و بە داخوازەکانی خۆمان ماڕەفیکەین ئەوە باشترە. دیارە دشوارە بەڵام غەیری ممکن نییە بەڕاستی، یعنی خەڵکی کورد بەخۆشیەوە ئەوەی کەس هەیە و ئێسەی شەونە سەرمایە هەیە و حیزبانە و کەسایەتیەکان وانە لە هەوڵەوە ڕەنگە نەتوانی دانەیەکی تەلەڤیزیۆنێکی زۆر عەجایب بێوانە، بەڵام حەدیەقە لەگەر بتوانێت چەند سعات بەرنامە تەهیەکە شتێکی زۆر چاکی لێ دەردێت. ئێمە پێویستە خۆمان بە ڕەوایەتی خۆمان بۆ مدەتها کۆماری ئیسلامی ئێمەی معرەفیە کرد بەخۆشیەوە. یەکێک لە دەستکەوتەکانی ئەم شۆڕشی ژینا ئەوە بوو کە خەڵکی کورد توانی خۆی بە زوانی خۆی بێ قسە بکە بە داخوازی خۆی قسە بکە و ئەوە پیلانەکەی جمهوری ئیسلامی لە 43 ساڵە کوچەڵ کردەوە ئەوەی کە لە ئازەربایجان ئەوەی دەکە لە شوێنەکانی ترهات. بەرحاڵەگە کوردی کەمەوە زۆر پێشنیارێکی چاکە. زۆر سپاس. من وەک دواییم پرسیار کات نەماوە هینا پرسیارم زۆر هەبوو لەسەر بەتایبەت بەشی کوردستان و لایەنە سیاسیەکان 2 دقەم وەخت ماوە. ئەگەر کاکێ من لەلانێکەم 1 دقەونیوە بە من بڵێت وەک دواییم پرسیار لە هەردوو بە من بڵێت کە قیامی ژینا داهاتوەکەی چۆن بینێت؟ پێ دوایە تەداومیە بێت یا پێ دوایە تەواوە بێت چۆنیە بینێت؟ من پێوە ڕاپەڕینی ژینا درێژەی دەبێت ئاستیت ئەسیر گوزارێکەشەی لە سنوورەکانی ئێرانیش تێدەپەڕێت. من پێم وایە سەرەتایەک دەبێت بۆ گۆڕان تەنانەت لە عێراق لە تورکیە لە ڕۆژهەڵاتی ناوی. من پێم وایە خەڵک ئەم ئۆکسیژنەی کە بۆکو کەسێک لە حاڵی خەفەبووندا بوون لە شتێک دەگەڕین دۆزیوانێتەوە، ئەو نەفەسە تازیان دۆزیوەتەوە. 3 ساڵ 4 ساڵەوە پێش خەڵک ئەوەندە بێ نەفەس بوون جارجار تەنانەت ئەگەر دووکەڵێکیش هاتە دەرێ بنێوی ڕەزا شاڕۆحشاد بەشێک خەڵک ئیستیقباڵیان لێ دەکرد. ئەمەش پێم خۆش بوو لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی پێی پێناکوژ. ئێستا دروشمێکی پێشکەوتوو هاتوۆتە مەیدان، خەڵکانێکی فیداکار و زیرە کاتونەتە مەیدان، دنیاش پشتیوانی دەکا. ئەم شۆڕشە درێژە دەبێت و لە ئێرانیش تەنانەت بەرپڕاوەت. زۆر سپاس بۆ هەردوو خۆشەویست کاک هێمنی سەیدی لێکۆڵەوەر و هەڵسوڕاوی سیاسی و کاک محەممەدی خاکیش هەروەتر لێکۆڵەرەوەی سیاسی و ڕۆژنامەوان. سپاس بۆی کە قبولی زەحمەتتان کرد لەم بەرنامە بەشدار بوون. سپاس بۆ هەردوو بەڕێستان. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە بیستان دەقیب و توێژێک بوو لەگەڵ هەردوو خۆشەویست کاک هێمنی سەیدی و کاک محەممەدی خاکی. تا دیداری داهاتوو بەرنامەیەکی زیندووتر بە شادیتان دەسپێرم. بژین. مافی مرۆڤ هێڵی سوورە بەهاکانی بێسنوورە، مافی مرۆڤ هێڵی سوورە بەهاکانی بێسنوورە. گول لە ئازادی نابڕێ نانای بڕێ نانای بڕێ، سایەڵەی گەل کف ناکرێ کف ناکرێ کف ناکرێ. ئێمە هاواری وڵاتین زەنگی کاروانی خەباتین، ڕاپەڕینی نیشتمانین سرودی تووڕەی ژیانین. ئێمە هاواری وڵاتین زەنگی کاروانی خەباتین، ڕاپەڕینی نیشتمانین سرودی
سرودی تو ڕێی ژیانی كل آزادي نابري